هلا جاتوني شوي ها بسم الله الرحمن الرحيم. دوای ئەوەی پرۆژەی بەهای فەرموودا قۆناغی هەشتەمی خۆی ڕاگەیان تایبەت بە منداڵان و نێوجەوانان کە بریتی بوو لە پەرتوچێک بە ناوی لە خزمەت خۆشەویستدا کە بەهای فەرموودا منداڵان و نێوجەوانانی والێ کرد کە بە فەعلی لە خزمەت خۆشەویستدا بن و سەرقاڵی کردن سەرقاڵ و مەشغوڵی کردن بە لەبەرکردنی فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ڕەوشت و ئاکارەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەمڕۆژ هەنگاوێکی گرنگی ئەم پرۆژەیە بەڕێوە چوو کە بریتی بوو لە تاقیکردنەوە لە قۆناغی هەشتەمی پرۆژەی بەهای فەرموودا ئەلحەمدولله لە خەلیفان ژمارەش یەکجار زۆر لە چاو قۆناغ و پرۆژەکانی ڕابردوو بەشداریان کرد. دەستخۆشی لە بەهای فەرموودە دەکەم من کچێبم کە چ فەرموودەم لەبەر کردووە و دەستخۆشی لە مامۆستایەکانش دەکەم من پێشتر نەمدەزانی چ فەرموودە لەبەرکەم بەڵام بەهۆی بەهای فەرموودە چ فەرموودەم لەبەر من وەک بەشداربوویەکی قۆناغی هەشتەمی پرۆژەی بەهای فەرموودا دەستخۆشیێکی یەکجار زۆر لە پرۆژەی بەهای فەرموودا دەکەم کە بەهۆیەوە توانین چ فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرکەم هیوای بەردەوامتان بۆ دەخوازم کوردستانتان بەیەوە جوان بۆ بەناوی خی گەورە بەخشندە میێرەبان من توانیم بەشداری بکەم لە پرۆژەی بەهای فەرموودا هیوادارم بەردەوام بن لەم پرۆژەیە توانیم چ لە فەرموودە لەبەرکەم. بەنای خوا گەورە و میهرەبان دەستخۆشی لە بەهای فەرموودە دەکەم کە بەهۆی ئەوە توانیم چل فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرکەم بە هیوای ئەوەی کە زیاتر ئەم خولانە بکرێنەوە. سەرەتا بەنای خوای بەخشندە میهرەبان ئێمە زۆر سوپاسی پرۆژەی بەهای فەرموودە دەکەین کە توانیمان چل فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرکەین کە ئەوڕۆ پرۆژەی بەهای فەرموودە لە خەلیفان کە 700 بەشداربووی تێدا ئەنجام درا بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەن.